كم برز جمال قاسم سروكي يكتي برلمانتاراني كردستان لقلما برز جمال سباس كالقل كردستان بسوچواري 34 سال بسر يكمين هالبجاردني برلماني كردستان تيدا بريت لو كاتو تا استا تێپەڕبوونیم قۆناغانە بۆ داڕشتنی بناغی هەرێمی کوردستان چۆن دەبینی لە ئەو کاتەوە تا ئێستا چ گۆڕانکاریکی گەورە ڕوویداوە؟ تەبیعی زۆر سپاس و هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم و بیرکردنەوەتان لەم کارە و لەم ڕۆژە لە دروستکردنی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان. تەبیعی حەزەکەم بڵێم من لە دەورەی یەکەم هەڵنەبژێرا بووم چونکە لێرە نەبووم، دوایی لە دەورەی دووهەم هەڵبژێرام و بووم بە ئەندامی یەکێتی ئەندامی پەرلەمانتارانی کوردستان. ئەو فترەیە کە من ئیشم تیا کردووە ئەو فترەیە بەڕاستی ئەوەی کە زۆر 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 جێی تەقدیری من بوو یەکسانی و برایەتی و خۆشەویستیشی ێزگار گەورە هەبوو لە نێو هەموو تەرەفەکان ڕێزمان لە یەکتری ئەگرت و احترام یەکتریمان ئەگرت و زۆرینەی کارەکان کە ئامان کرد و قرارمان لەسەرەدا لە زۆرینە بەشدار بووین. ئەگەر بەشداریش نەبوو بێتین بە شێوەیەکی ڕێک و پێک و یاسایی قسەمان لەسەر کردو و گەیشتونەتە نەتیجە. ئەلحەمدولیلا یعنی ئێمە لە وەجبەی دووهەم توانیمان کە وەزعێکی زۆر یاسایی و ڕێک و پێک و برایەتی و خوشکایەتی لەگە هەموو ئەندامانی پەرلەمانتارانی کوردستان دروست بکەین و تا حەدێکی زۆر من وەکو کەسێک کە 30 ساڵ لە دەرەوە بووم یعنی تێگەشتوم لە وەزعی خەڵکی تر و وەزعی خەڵکی تر و ئەمانە، یعنی دڵخۆش بووم بەوەی کە کۆمەڵە خەڵکێکی زۆر ڕێک و پێک لەگەڵ مابوون وەکو ئەندامانی پەرلەمانی بەشی دووهەم. باشە بەڕێز جەمال، پێتان وایە کامە خولی پەرلەمان بەپێی لە بەرچاوگرتنی بارودۆخی ئەو کات کاریگەرترین خولی پەرلەمانی کوردستان بووە لەو 6 خولەی کە تا ئێستا بەڕێوە چووە؟ وەڵاهی بەنسبەت من زیاتر یعنی ملاحەزەی ئەوەم کردبوو دەورەی یەکەم و دەورەی دووهەم تا حەدێکی زۆر نمونەیی بوون و زۆر ڕێک و پێک بوون و هەرچەندە زروفەکە لە بەعزێ وەختا وەکو پێویست نەبووە، احتیمالە ئەگەر ئەو برادرانەی کە ئەندام پەرلەمان بوون ئەگەر وەکو خۆیان تەسەڕوفی ئەندام پەرلەمانیان نەکردایە زۆر زوو وەزعی پەرلەمان تێگەچوو یان مەشاکلی تا دروزە بوو. بەڵام ئەلحەمدولیلا هەر هەموو وەزعەکە دەورەی یەکەم و دەورەی دووهەم دەوری زۆر باشیان بینی و تا حەدێکی زۆر تەسیرێکی زۆر گەورەیان لەسەر دەرەوە هەبوو کە بتوانن وەکو پێویست خۆیان بگوجێنن لەگەڵ ئەو هەموو مەشاکل و ئەو هەموو وەزعی کە بەسەر کوردستانە هاتبوو دەورێکی زۆر پیرۆزیان بینی و من حەزیش ناکەم لە بینی یەکەم و دووهەمە تەفزیل بم بەسەر هیچ لایەکیانە، هەرچەندە من خۆم ئەندامی دەورەی دووهەم بووم، بەڵام وەکو ئەوەی من ئەزانم دەورەی یەکەم و دەورەی دووهەم تا حەدێک بەعزێ فەرق هەبوو. لە دەورەی یەکەمە محاولەی ئەوە کرابوو زۆرینەی ئەندامی سەرکردایەتیەکان بە تایبەتی لە پارتی و لە یەکێتی کە ببنە ئەندام پەرلەمان و مەسئولیەتیان درابێەوە و کاریان پێوە ئەکرد. بە حەقیقەت دەوری باشیان بینی چونکە ئێمە بە حەقیقەت فێر نەبوو بووین کە هەنگاوێکی وا پیرۆزمان هەبێ و بتوانین دەوری خۆمانی تیا ببینین و ئەلحەمدولیلا دەورەی یەکەم و دەورەی دووهەم میسالی بوون و من ڕێزم هەیە بۆ دەورەکانی تریش چونکە دەورەکانی تریش وەزعی باشتر. بەڵێ ئاماژەتان بە گرنگی پەرلەمان کرد، بەڵام منەمەوێت لەم دەرفەتە کەڵک وەربگرم لەبارەی پەرلەمان لە خولی شەشەم بپرسم. زۆر باس لە کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت، گرنگی کاراکردنەوەی پەرلەمان و زەرورەتی لەم کاتەدا چۆن دەبینی جەنابەت؟ وەڵاهی بەتەئکید حەزەکەم وەکو سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان پێتان ڕابگەیەنم کە ئێمە تقریباً 2 هەفتە 3 هەفتەیە چەندین دانیشتنمان کردووە بۆ دراسەکردنی
چی بکرێ و چۆن بکرێ و چۆن محاولێ ئەوە بکرێت کە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان دەست بە ئیشەکانی بکە یا هەر چ حەلێک کە بزانرێ بەباش ئەزانرێ کە دەورێکی باشتر و ڕێکوپێکتر و پەرلەمانتار ئیشی خۆی بکە و دەوری خۆی بێنێ چووکە ئێمە یعنی ئەتوانین بە پەرلەمان زۆر کار و زۆر ئیشی باش بکەین و دەوری باشمان هەبێ. اینجا ئێمەش کە جزئێک بووین لەو پەرلەمانتارانەی کە مابوونەوە لەوێ و لەوێ دەوری باشیان هەبوو و ڕۆژانە بە ئیشتراکیان کردەوە یعنی کەسایەتی بوون لە ناو پەرلەمانە بۆیە تقریبەن کارێکی وایان کرد ئێمە دروست بین. اینجا من حەز دەکەم بڵێم بە حەقیقەت پەرلەمانتاران یعنی نمونەیی بوون لەو فترەیە کە من دیوم و لەو پێشیش کە من لە حەزم لەسەریان هەبوو. بەڵێ بەگشتی لەسەر کارەکانی پەرلەمان لەبەرەوەی ئەگەر پەرلەمان کارە بکرێتەوە کە گرنگترین دەسەڵاتی یاسادانانە ئەوە شوێنی یاسادانانە لە هەرێمی کوردستان هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت ئەمە چەندە کاریگەری لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان بەگشتی دەبێت لەم کاتە هەستیارەدا بە تایبەتی لەسەر و بەندی پێکەنانی حکوومەتی نوێ عێراقیشدا. بەتەئکید دروستکردنەوەی پەرلەمانی کوردستان هەنگاوێکی زۆر پیرۆزە بۆ ئەوەی بتوانێت دەور ببینێ لە تەنظیمکردنی ئەو کارانەی کە پێویستی بە پەرلەمان هەیە. پەرلەمانی ئێمە الحەمدوللە فعال بوون توانایان هەبووە و دەوری باشیان بینیەوە تا حەدێکی زۆر ئەوەی لە هەمووی گرنگتر بووە. من کە هاتووم بووم بە ئەندامی پەرلەمان بە حەقیقەت لەبەر ئەوەی کە زۆر کات لە دەرەوە بووم من 30 ساڵ لە ئەمریکا بووم یعنی بەعزێ شتم لێرە یعنی هەست پێ کرد کە پێم ناخۆش بوو. من پێم ناخۆشە کوردستان چەند بەرەی تیاابێ چەند حیزبی تیاابێ هەڵوێستی هەر هەمویان بەیەکەوە نەبن بۆ خزمەتکردنی کوردستان و داڕشتنێکی باری لەبار بۆ کوردستان بۆی بتوانێت لەگەڵ ئەو وەزع نادروستانەی کە لە سەرو ئێمەوە هەیە بە تایبەتی لە بەغا و لەمانە و ئەو تەرەفە زۆرانەی کە باوەڕیان بە ئەنسۆریەت و باوەڕیان بەوە نییە کە خەڵکێکی تر مافی هەبێ ژیانی هەبێ ئیشی بۆ بکرێ. یعنی ئێمە لەو دوو فترە و فترەکانی ترە هەستم کردبوو ئێمە ئیشەکانمان بە سەراحەت بۆ پێشخستنی کوردستان و عێراق بوو. ئێمە هەموو هەنگاوەکانمان لە پێناوی ئەوە بوو کە بتوانین عێراقێکی ڕێکوپێک کە بتوانێت خزمەتی خەڵکی هەموو عێراق بکە. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز جەمال قاسم سەرۆکی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان. زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵم.